بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان وخشوستان من لباسي سيل سلوك عارفان بخواص الحوان هندل منزل كان من باس كردوا لسعي كتابي مدارج السالكين زاناي بايبرز ابن القيم رضا ورحمة خوالي. هر منزليك ممكن لفترة كان إنسان تيبك، ممكن إنسان برز بيته جارية النزم بيته بويك لما منزل كان هم جنكاته ولقل نفسي خوي برز بيته. ميداني الرياضة وبرورده كردن زور ميداني كي قوري أمر الله خزمتها نايك لمنزل كان خواناسي باسكين كبريتي لمنزلة الخوف، منزلة ترسان لخوا كمنزلة زور قرنجة لحياتي إما أفرمي إيشك لباشترين وبكالكترين منزلة كان بود ضلي إنسان فرض لسر همو كسيك بم منزلي خواناسية تيب بري كرب العالمين لقرآن أفرمي فلا تخافوهم وخافوني إن كنتم مؤمنين. أجر إيو إيمان دارن لمن بترسن يا أفرمي إن الذين هم من خشية ربهم مشفقون. خشية وخوف خوايا ترسيكي قوريان هي يا آياتي كتير أفرمي والذين يؤتون ما آتوا وقلوبهم وجلة أنهم إلى ربهم راجعون. أو إيمان دار جوانانيك طاعتكاني خوا جبجئكا يؤتون ما آتوا لقل أوشا وقلوبهم وجلة الله كان أترسي كاتي أزان بو خواي خوان أقرنو ولا يبروردقاريان أقرنو دايك من عائشة فرمي برسالم كله بيغمر صلى الله عليه وسلم وتم إيمان داران بويا أترسن بقرنو لا يخوان لبر أوي الزنان كردو عارقيان خواردو دزيان كردو فرمينا بيغمر صلى الله عليه وسلم فرمي لا يا ابنة الصديقي آوانيا ولكنه الرجل يصوم ويصلي ويتصدق ويخاف ألا يقبل منه. أما معنى خوفي طا كما بسمان كسيك أبيني نيوجكا رجو أقري صدقة وخير وخيراتك لقل أوشا أترسي خوا أمشتاني لي قبولنا كردبن الترسي لوي أمانة قبول نبوبن أو منزلي خوفك إنسان بيبقى بويا حسني بصري فرموي أو كسانيك وأخوانا سنو أمانة ضليان أترسي فرموي عملوا والله بالطاعات واجتهدوا فيها. أهو كردويكي باش يعني كرد طاعات يعني جيبا جيكر اجتهاد يعني أكل طاعاتا وخافوا أن ترد عليهم أشترسان خواليان قبولنك تشوك إن المؤمن جمع إحسانا وخشية لقل أواك بإحسان كاركاني جيبا جيك أشترسيه اشتالي قبولنك ري أفرمي بلا منافق والمنافق جمع إساءة وأمنا. منافق كردوي خرابك زور أميني شلويك خواي قورا عفيك كابو أما صفتك إيمان دارانية كإنسان أترسي لويك خواي قورا طاعة عبادتك كاني قبولنك أو شان زورا كمعناي ترس أدن وشيء وجل من هي خوف من هي خشية من هي رهبة من هي إجلال من هي هم أمانة العربية ابن القيم فرمي هم ألفاظ متقاربة أم لفظانا نزيك ليك هيتشان مرادفي أو ترنين تؤذي فرقيان هي بنمون لنيوان خوف وخشية عرستان كم تكون دوانا زور بكاريان خوف راكردنا إنسان كترسال لكاتي ترسكا راكر بيوتي خوف أقل لكاتي ترسكا سكونتي ودرزو بيوتي خشية جاريوه إنسان باوكي محاسبة إكا راناكا لباوكي شرم دا أقري خشية أكا لبردن باوكي هندي جار جراءك راكرنكا بيوتي خوف وستانك شو سكونتك بيوتي شي بيوتي خشية هردو كان ترساون بلام أميان ترساو ساكين أويان ترساو رايكب أفرمي أم دوانا زوت القرآن بيروزا بكار هاتون خشية وخوف. طبعا إجلاليش من هي إجلال هندي جار إما باسي الله أكين الله جل جلاله
تعظيمك لخوايا هي جل جلاله تعظيمك الزهور قولي. طبعا إنسان لإجلاله اشتكى لي أترسي بلام أوان دب قوري أزاني ولا دلش تا برا لخوشويستي بويا منالك لدايك أترسي بخوشويستي لي أترسي لباوك أترسي بخوشويستي ولي أترسي أما بلاي كتابة لإجلاله حبي شتيك الله وقت خوشويستي وترز لدلك كو أبتو لقل احترامي زورا أمسيانا بيك وكو أبنو إنجا بي أتري إجلال أفرمي عامي إيمان داران خوفيان هي الأخوة أيانو راكن بلام راكردن ليرة راكردن نية لحتشيش تيكتو رأكي لير رأكي نجاتبي لير رأكي برو لا إخوة هرشي طاعتي كردو زياتر أكي هم رأكي تو برو لا إخوة رأكي تو برو لا إخوة أفرمي بلام عارف الزور قورا كان قيشتن تبلي خشيت كاتك وكردو كان ينجيب جيء كان هزب سكونتك زور قورا كان هيبتك زور قورا لرب العالمين أكن أفرمي أواني كزور مقرب أواني إجلاء لأن هي بأخوة خوشويستي واحترام وترسو هموتي كلب ولا يكاتا داري أبرن برب العالمين بوي أبيني بيغمبر صلى الله عليه وآله وسلم أفرمي إني لأعلمكم بالله وأشدكم له خشية لهموتان زياتر علم هي بأخوة جل جلاله لهموشتان زياتر خشية هي لقلبيا وهتترسيكم هي لي بخشيته بسكونته بآراميه جاري كان فرموي فوالله أقر إيو بزانا أو كمن إيزانم لضحكتم قليلا ولا بكيتم كثيرا كمك بي أكين زور أقريان ولما تلذذتم بالنساء على الفرش أخوة لخزانها وسركانتان لذتو تشيشتا ورنا أقر ولا خرجتم إلى الصعودات تجأرون إلى الله تعالى أتونا الشوية برزكان دورا كوتنا ولا خلقية أتونا أشاخ ودشتو دولا لوي هاوار وندكو نالتان بولا إخوة برزكر دو أفرمي أو كسيك خوفي هي الرأكاتو هول أدا خوي بقريته ولا شوينك لشوينة كان بس أو كسي خشيتي هي تندز أقريب علمه خريج علم أبي أفرمي بالضبط دوكو كسيكي نخوش ولا قال دكتورة شتنا ونخوش يكانوا بلام بدو علاجه أقر بلام نخوش أبي خو باريزيكا واجب لسير راكا أفرمي بهمان ششنا أم كسيك خوفي هي الأخوة رأك برو بيري خوا أميثر أشيتنا وقلاي علم وشار سلكان أقر إمام عمر فرموي الخوف صوت الله شولي خوا لسرزويات ترس يقوم به الشارد عن بابه أو كسيك وأيو لدرجاي خوار راكا الراشي أكاتو بترس أي هنتو بترس جاري كان فرموي الخوف سراج في القلوب شراينا ودلا كان ترسى خير شربه ترسى وأبين له بلام وكل أحد إذا خفته هربت منه إلا الله تعالى حشتك لي بترسي لي رأك يدور أكويتو بلام لخوا ترساي فإنك إذا خفته هربت إليه برولاي خوا رأك زياتر نزيك أبيتو أفرمي كسيك هارب من ربه إلى ربه لخوا رأك برولاي خواش أرواهي شاريكي ترينيا أبو سليمان داراني أفرمي أجر ترز لدلي هر إنسان كان نما ويرانا أبي عبد الله أفرمي أجر إبراهيم كوري شيبان أفرمي أجر خوف لدلا وستا أو شوينا أسوتيه أو دلا أسوتيه والدنيا بالطواوي لبيشاو أكوي ذنون أفرمي الناس على الطريق ما لم يزل عنهم الخوف ما دام أو ترسل لدلتا ما بيتوها لسر بازي الراس أجر ترز لدلتا إنما برانبر بجناه وعصيان وبرانبر بوعبات بقيناها مولي قبولك يوم من بهشتيم وإثر خوات خستنا وأمانته بزان للرجال لا دا وحتما حاتمي أصم أفرمي كورا لتان تيجنش بلي ولا كاكي جامل لنا صالحانا ناوم دركر دو أو تا لشويني كي زوز الصلاح أخوي يقولوا كوي كردون تولا بهشتا فرمي آدم عليه السلام لنا وبهشتا أبو بهشترين مكان كرادر أفرمي بعبادتي زور سر سرنا منه يتر بلي ما دام عبادتي زور مكو يتر الريلا نادم فرمي الشيطان عبادتي زور إشي كردو درج لايدا أفرمي كاتك اللقاء الصالحان زور أكيد دائما لقل أهل دينا وأيان بيني بمج مغرور نبيها أفرمي كان كسبون بيغمريان بيني صلى الله عليه وسلم كي هبوا لبيغمر صلى الله عليه وسلم أصلحت لسر زوية
دەی لەگەڵ ئەوەشە پێغەمبەریشیان بینی و دوژمنی پێغەمبەریش بوون بۆیە فەرمێ بەوەش نەخەڵەتی هەمیشە ئاگات دێبێ لە خەوفێکی گەورەیە بژی کە ڕەب العالەمین ئەم عیبات و تاعەت و جوانی و جەماڵی لە تۆ قبوڵ نەکردوێ. ابن القیم فەرمێ خەوف خۆی بۆ خۆی مەطلب نییە لە ذاتی خۆی، پەیوەستە بەو ڕاکردنت بەرەو لای خوا، پەیوەستە بەو پەیوەندیت لەگەڵ خوایە، ئەگەر نە خودی خۆف خۆی مەطلب نییە، وەسیلەیەکە بۆ ئەوەی بەخوات بگەێنێ، وەسیلەیەکە بۆ ئەوەی هەمیشە لە بەرامبەر کردەوەکانە کە کردوتە غەڕا نەبی، لوتت بەرز نەبێ وابزانی هیچ نەهێشتوێتە تووشی عوجب نەبی. تەمە یەکێک لە کێشەکانی ئێمە دائما عجبمان بە نفسی خۆمانێ بە کردەوەمان بە ئەومان پێمان وایە خۆمان زۆر چاکین خەڵک زۆر خراپە، حتا ئەم مەسائلی عجب و ئەوانە یعنی ڕەنگی داوەتەوە لە وتارمانە لە قسەمانە کە تەوجیهی خطاب بۆ خەڵکەکەین، حتا دوعات و باخوازەکانمان مەوەسەکانی ئاینی کە خطابەکەین کە ئەنەما خەڵک لە عیسیانێکی زۆر ئێمە زۆر بەری و چاک. تەمە هەڵەیەکی زۆر گەورەیە لە ئەهلی عارف عرفان ناوەشێتەوە ئەبەدەن. ئەهلی عرفان بەس خۆیان بە خراپەزان، هەموو خەڵکی بە باشەزان، لەگەڵ هەر گوناهبارێکە قسەکەن گوناهبارەکە لە خۆیان بە باشترەزان. ئەمە صفەتێکی زۆر گەورە لە ئەهلی عرفانە، چونکە هیچ ئومێدێکی بە خۆی نییە، هیچ چاوەڕێ هیچ شتێ لە خۆی ناکە. گەنجێک ئەبینێ لەناو گوناهە گەوزاوە کە سەیری ئەکا ئەڵێ کی ئەڵێ ئەم گەنجە لەناو مجاهدان نییە، چونکە ئەو گەنجەی کە گوناهە کە جاری وایە خەریکە ئەوە خۆی ڕزگارکە ئەوکەوێتەوە ناو گوناهەکە، ئەو پلەی زۆر بەرزە، بەقدر مجاهدە پلەی هەیە، شەرم ئەکا کاتێکە ئەو ئەبینە شەرم لە خۆی ئەکاتەوە. من چەند شوێن هەیە گوناهم هەیە وەکو ئەم گەنجە تەوبەم پێ ناکرێ، گەنجی ئەبینێ ئەگریە لەسەر تاوانەکانی ئەم خەجاڵەتی ئیکێشی. بەم مستەلەحەی کە خطابکەی لەگەڵ بەرامبەرەکان تا بە خطابی ئەوەی ئەوان کەم و تۆ بەرز ئەمە زۆر هەڵێ. طبعا لە نەوەتەکانەوە ئەم فکرە لەناو ئێمە موسڵمانە زۆر زەرری لێداین، هەمیشە مخاطبەی خەڵکی موسڵمان یا با بڵێن خەڵکە مولتەزیمەکە لەگەڵ نامولتەزیمەکە بەو شێوازە بووە، وای زانیوە خۆی بەهشتیەوە ئەو جەهەنەمی. ئەمە زۆر هەڵەیە، ئێمە نازانین. لەوە ئەچێت یەکێک لەو کەسانەی کە ئەبینین و زۆر گوناهبار و خەتابار و ئەهلی مزگەوت نییە، تەوبەیەکی وەها بکە یا لە کارێکی وەها و مجاهدەیەکی ئاوایە بێ رب العالمین هەموو گوناهێکی ببورێ، ئێمەی قوربەسەری ناو مزگەوت هیچمان پێ نەکرا، هیچمان پێ نەبڕا. یان ئینسانیەتە ناو مزگەوتەوە وا تەسەوور نەکە هیچی نێشتەوە لەبەرەوەی سەفی یەکەمی گرت یان لەبەرەوەی مەلایە چێتە پێش. لەوە چێ کەسێکی زۆر سادە لە ناو مزگەوتەکە لە سووچێکە نوێژەکە لا يبالى به ئەسڵەن گوێ پێ نادرێ، بەڵام ئەوەندە گەورەیە لای خوا لەو ئەقسەم على الله لا أبره، ئەگەر سوێن بخوا بڵێ خوا ئەبێ ئەو شتە بکەی خوا ئەیکات جل جلاله، ئەوە نەوە عەبدە قەدر گرانە لای خوا جل جلاله. بۆیە فەرمێ لە خەوفە خەوف خۆی مەقسوود نییە، ئەمەیە کە غەڕا نەبی، ئەمەیە خۆت لێ نەگۆڕێ، ئەمەیە تووشی عوجب نەبی. خەوفێکی مەحمودی صادقی لەگەڵ خوای گەورەیە هەبێ، خەوفێکی وەها کە بینی تۆ حرامەکان دوورە خاتەوە، کاتێکە نزیکی حرامێک شەرم کەی خەوف کەی لە خوا جل جلاله بگەڕێتە دواوە. ئەفەرمێ أبو عثمان فرمويتي صدق الخوف هو الورع عن الآثام ظاهرا وباطن. ڕازگۆیەتی ترسی تۆ لەکوێیە؟ ئەوەی وەرعت هەبێ لە گوناهەکان، گوناهی ئاشکرا پەنهان هەمووی. ئەفەرمی گوێم لێ بوو لە ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ، ئەفەرموو الخەوف المەحمود ما حەجەزەکە عن محارم الله. خەوفی مەحمود ئەوەیە کە تۆ ڕائەگرێ لە گوناهەکە. بۆیە خەوف ئەکرێ لە ئینسانە ئەو جۆرە بێت کە ئەم ئینسانە ئەوەندە لە خوا بترسێ، ئەوەندە بیری ئەوەی بێت کە ئەچێتەوە حوزوری خوا، کە ڕائەکاتەوە بەردەم خوا و هیچ مەجالێکی نییە لە گوناهەکان دووری خاتەوە، ئەمین نەبێت لە چی لە ئەو عسیانە لەو ئەو تاعەتانی کە جێبەجێیەک. ئەفەرمێ صاحبی هەڕەوی، ئەفەرمێ صاحبی با بڵێن مەنازل، ئەفەرمێ دوو دەرەجەمان هەیە لە مەسەلەی خەوفە. دەرەجەیەکمان هەیە پێ ئوترێ الخەوف من العقوبە، ئینسان ئەترسێ لەوەی خوا عقوبەی بە. ئەفەرمێ جۆرێکی ترمان هەیە خەوف المەکر، نابێ ئینسان لە مەکری خوا جل جلاله ئەمین بێ، نازانی لەوە ئەچێ لە کاتێکی زۆر باشی بە حیسابی خۆتە یەقزەتێکی زۆر باش هەیە بکەویتەوە ناو غەفڵەت، لەوە ئەچێ ئەنفاسەکانە بەرەو خراپەکاری بڕوە، لەوە چێ لە پلەی خەوفی زۆر گەورە و پلەیکی باڵای ساڵحانەوە بیتە خوارەوە، لەوە چێ ئەو حەلاوە و دینداری و جوانی کە ئەیبینی نمێنێ. بۆی ئینسان ئەبێت دائیمە خەوفی هەبێ، بترسێ لەوەی کە
ئەم حاڵەتانە چۆن خۆر هەیە و کسوفیش دێ خۆر گیرانیش دێ یان شەو دێ خۆرەکە نامێنێ ئیمکانی هەیە تۆش تووشی ئیبتیلایە بی دائیمە ئینسان بترسێ لەوەی عاقبەتی فەرمێ لە ئیکێ لە پیاوچاکان حتا بەیانی دوعای کرد و گریا ئەڵێ نەفەرێکیش چاوی لێ بوو دوای سەیری کرد وتی ئەکل ذلك خوفا من الذنوب ئەوەنە گوناها کرد و ئەوە ئەگری فەرمی نا وەڵڵا دەرەک ناکەم گوناهێکم کردبێ کە ئەوەندە لێ بترسم بەڵام وەڵاهی تەنها لە عاقبەتی خراپە ترسم ئەترسم عاقبەتەکەم باش نەبێ عاقبەتەکەم خراپ بێ بۆ ابن القيم فەرمێ القلب في سيره إلى الله تعالى بمنزلة الطائر خوا دڵ کاتێکەوە بەرەو لای خوا ئەچێ وەکو تەیرێک ئاوایە فەرمێ سەری ئەم تەیرە بریتێ لە حب و خۆشەویستی خوا دوو باڵەکەشی بریتێ لە ڕەجاء و خەوف ئەفەرمێ ئەگەر حبی خوا لە دڵتان نەما تەیرەکە مردووە تەواو کۆتایی بە دینداری تۆ هاتووە ئەگەر هەر یەکێک لە باڵەکانی ششکا تۆ ئەبیتە تەیرێکی کاسیر تەیرێک کە لە زەویە ئەکەوی هەموو کەس دەتوانێت ڕاوتکە بە ئاسانی دەستەمۆ ئەکری بۆ هەموو کەس ئەفەرمێ ئەو کاتە شەیاطینی ئینس و شەیاطینی جن و شەهەوات و شوبهات و نەخۆشیەکانی دڵ و هەر هەمووی پەلامارت ئەدەن چکە بە ئاسانی بۆیان ئەگیرەی بۆیە دائیمە لە بینی خەوف و ڕەجایە بژی بەسەری مەحەبەتەوە هەتا بتوانی لە کاروانی خواناسانە بەرەو سەرەوە بڕۆی فەرموویانە ئەکمەل الأحوال باشترین حاڵ بۆ ئینسان کامەیە اعتدال الرجاء والخوف ئەم دوو باڵەت ڕێک بێ خەوف و ڕەجا وغلبة الحب خۆشەویستی خوا زۆر گەورە بێ لە دڵتا مەحەبەت بریتێ لە مەرکەبێکی زۆر گەورە بۆ تۆ کە سەری ئەکەوی بەهۆی ئەمەوە ئەدبا بەڵام ئەفەرمێ ئەو کەسەی کەوا مەرکەبەکە لێ ئەخڕێەوە ئەی با بەرەو لای خوا خەوف و ترس پاڵت پێوە ئەنێ واد لێ ئەکا لە نوێژێکی جەماعەتە حازر بی واد لێ ئەکا لە شەو نوێژێکە هەڵسی واد لێ ئەکا لە نوێژێکی بەیانیە خەو لە خۆت بزڕێنی هەڵسی لە بەرخاتی خوا ئینسان لەم مەنازیلانە کە بەرەو لای خوا ئەڕوا جەل جەلالوه زۆر پێویستی بە دەستگر هەیە دەستی بگرێ بەس ئەمڕۆ ئێمە زەمانێکە سوبحان الله دەستگرمان نەماوە کە دەستگرمان نەماوە نازانین چی بکەین نازانین پەنا بۆ کوێ بەرین پەنا بۆ کێ بەرین چۆن پەروەردەی خۆمان کەین چۆن پەروەردەیەکی زانستی دەروونمان کەین چۆن خواناسێک بن پلەکان بە زانستیانە ببڕن نەک بە عەشوایی و نەزانین چی بکەین هەموو قۆناغێ بزانین لەکوێین ئەمڕۆ گیرۆدەی ئەمانەین ماوسە سەعیدی نوورسیە ئەفەرمێ لە زەمەنی بێشێخی و نەمانی کەسێکە کە دەست بگرێ تەنها حەبلی خوا لەسەر زەویە بریتێ لە قورئان بۆی ئینسان دائیمە لە خزمەتی قورئانە بە قورئان زۆر بخوێنێ کەلیماتەکانی تەفسیری لێ بداتەوە لە خزمەتیا بوەستێ لەعەلە ئەبێتە ئەو پاڵنەرە بەهێزەی کە بەرەو لای خوای بەرێ ئەبێتە ئەو پاڵنەرە بەهێزەی کە ئەم مەنازیلانە هەمووی بە ئاسانی ببڕێ و بتوانێت بگاتە پلەیەکی بەرز لە مەقامی خواناسی و مەقامی دینداریە خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لەم مەقامی خواناسیانە یا ئیلاهی هەموو جارێ بەرز و بەرزترمان کەرەوە یا رب العالمین پەروەردگارە ئەگەر چی ئێمە لە زەمانێکین فتنەکان زۆر زۆرە بە دەور و بەرمانەوە بەڵام زۆر ئومێدمان بە تۆیە یا ئیلاهی ئەزانین خۆمان کەڵکمان نییە بەڵام ئەزانین تۆ شایانی کەڕەمێکی زۆر گەورەی و تۆ خۆت عەبدەکان هەر ئەوەندە ڕوویان تێکردی تۆ خۆت بەرەو پیری خۆت ڕایان ئەکێشی یا ئیلاهی داوات لێ ئەکەین لەم زەمەنی فتنە و فەسادەیە لەم زەمەنی بێکەسیەیە بە غەریبی یا ئیلاهی لەم کاروان و مەیدانی خواناسیە بەجێمان مەهێڵە یا ئەکرەم الئەکرەمین ئیلاهی ئەگەر چی گوناهانێکمان کردبێت تۆمان زۆر تووڕە کردبی بەڵام بەخوا پەروەردگارە بە دڵ ویستومان لەگەڵ خواناسانە بین ئەوە شەیطان زەفەری پێهێنان ئەوە نەفسی بەدی خۆمان زەفەری پێهێنان گوناهمان کرد ئەوە بێ ئاگایی و غەفڵەت زاڵ بوو بەسەرمانە بەخوا عینادی لەگەڵ تۆیان ناکەین ئەمانەوێ قەریبی تۆ بین ئەمانەوێ نزیکی تۆ بین دەی ئیلاهی تۆ خۆت بۆ خۆت ڕامان کێشە کارەکانمان مەدەرە دەستی خۆمان تۆ خۆت سەرپەرشتی دڵ و دەروونمان کە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان ئێمە گوناهی زۆرمان بەرز کردوێتەوە بەڵام زانیومانە تۆ کەریمی و لێمان خۆشەبی و لەم مانگی ڕەمەضانە و لەم کۆتای ڕۆژانی قەدرەدا بە حوزوری تۆ شاد ئەبینەوە دەیا ئیلاهی هەموو ئەم ماندووبوون و نرکە و ناڵەی ناخمان بۆ لێ خۆشبوونمانە یا ئیلاهی داوا دێکەین بە گەورەی خۆت لە ڕۆژی بلوغمانەوە هەتا ئەمڕۆ هەر گوناهێکمان کردووە ئیلاهی لێمان خۆش بە
خۆی گوناهانێک کردومانەوە بیرمان نەبووە تەوبە بکەین وا تەوبە ئەکەین یا ئیلاهی لێمان خۆش بە گوناهانێک کردومانەوە گوێمان پێ نەداوە وا تەوبە ئەکەین و داوا ئەدی ئەکەین لێمان خۆش بە ئیلاهی گوناهانێ نەمان زانی کردمان تۆ عەفومان کە گوناهانێ زانیمان و زیادە ڕەویمان کرد تۆ عەفومان کە گوناهانێ بە شەو کردمان عەفومان کە گوناهانێ بە ڕۆژ کردمان عەفومان کە گوناهانێ ئیلاهی بە دڵمانە تێپەڕی عەفومان کە تو گەورەی خۆت دڵمان ساغ کەرەوە دڵمان پاک کەرەوە دڵمان ڕێک کەرەوە بۆ خۆت یا رب العالمین هۆ ئەو کەسەی قەت سپاردە لای تۆ زایە نەبووە و ئێمەش لەم زەمەنی بێکەسەیە خۆمان سپاردەی تۆ کرد ئیلاهی ئیمانی خۆمان سپاردەی تۆ ئەکەین ئیلاهی حیا و حرمەتی خۆمان سپاردەی تۆ ئەکەین ئیلاهی ماڵ و منداڵمان سپاردەی تۆ ئەکەین ئیلاهی ژیان و عیش و سەحەتمان سپاردەی تۆ ئەکەین ئیلاهی خواناسی و دینداری و نزیکیمان لە تۆ سپاردەی تۆ ئەکەین دەی تو گەورەی خۆت زایەمان مەکە لەم مەیدانە ئیلاهی پارێزراومان کە یا رب العالمین پەروەردگارە لە گوناهی دایک و باوکمان ببوورە ئیلاهی داوات لێ ئەکەین ئەوانەیان زیندون ئەوانەیان مردوون تو گەورەی خۆت خۆیان لێیان خۆش بە دەرەجاتیان عالی کە بەرزیان کەرەوە لای خۆت یا ئەکرەم الئەکرەمین خۆی لە گوناهی براو خوشەکانمان ببوورە ئیلاهی لە گوناهی خزم و کەس و کارمان ببوورە ئیلاهی لە گوناهی خێزان و مناڵ و هاوسەر و وەچەکانمان تا ڕۆژی قیامەت ببوورە ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە ڕەحمەتی خۆت لە گوناهی مامۆستا و قوتابیمان ببوورە لە گوناهی دراوسەکانمان ببوورە لە گوناهی ئەهلی شارەکەمان ببوورە ئیلاهی داوات لێ ئەکەین لە گوناهی ئەهلی ئەم وڵات و نیشتیمانەمان ببوورە ئیلاهی لە گوناهی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ببوورە ئیلاهی داوات لێ ئەکەین هەر کەسێ لە ژیانمانە پیاوەتێکی لەگەڵا کردوین خۆی لە گوناهی ببوورە هەر کەسێ احترامێکی گرتوین لە پێناوی تۆیە خۆی لە گوناهی ببوورە ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی تۆ بە بەزەیی تۆ بە کەڕەمی تۆ خۆی هەر کەس غەیبەتی کردوین لە گوناهی ببوورە هەر کەس ئیلاهی بهتانێکی بۆ گرتوین لە گوناهی ببوورە هەر کەس حەسادەتی بەرامبەرمان بردووە خۆی لە گوناهی ببوورە ئیلاهی هەر کەس ڕقی لێمان هەڵگرتووە لە گوناهی ببوورە ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەیی خۆت هەر مسلمانە زوڵمێکی لە ئێمە کردووە خۆی لە گوناهیان ببوورە یا رب العالمین یا ئیلاهی هەر هەڵەوکەم و کوڕێکمان بەرامبەر بە ئیمانداران هەیە خۆی بۆ خاتری گەورەی خۆت بمان بوورە یا رب العالمین ئیلاهی بمان گێڕە لەو عەبدانەی کە ئەتوانین مافی عەبدەکانی تۆ بدەین تو گەورەی خۆت ئەگەر نەمانتوانی لە دنیا مافی عەبدەکانت بگێڕینەوە تۆ خۆت لە قیامەتە سەرمان شۆڕ مەکە یا ئیلاهی تۆ خۆت مافەکانیان بدەرەوە پەروەردگارە لەوە ئەچێ زۆر ماف هەبێ بەسەرمانەوە لە یادمان کردبێ بەڵام پەروەردگارە هەمووی نووسرا و تۆمار هیچی لە یاد نەچوو تو گەورەی خۆت مافێکی مسلمانان کە بەسەرمانەوەی و لە یادمان کردووە تو گەورەی خۆت خۆیە تۆ خۆت بۆمان دەستەبەرکە تۆ خۆت بۆمان بدەرەوە یا رب العالمین مەمان شکێنە ناو خەلائقا یا ئەکرەم الئەکرەمین خۆی گیان ئێمە بەدڵ پێغەمبەرمان صلی الله عليه وسلم خۆشەوێ بەخوا محتاجی لقای ئەوین تەمەنای لقای ئەو ئەکەین ئیلاهی داوات لێ ئەکەین بەو خۆشەویستەی کە دڵمانایە بەرامبەر بە پێغەمبەر صلی الله عليه وسلم سەڵەواتەکانی ئێمە بگەینە دیداری ئەو سەلامی ڕۆحی ئێمە بگەینە دیداری ئەو ئیشتیاقی دڵی ئێمە بگەینە دیداری ئەو ئیلاهی ناوەکانمان لە خزمەتیا بێنە ئیلاهی داوات لێ ئەکەین لەژێر سێبەری ئاڵای ئەوە حەشرمان کە بە ئومەتی ئەو قبوڵمان کە بەر شەفاعەتی ئەو نازار و خۆشەویستەمان بخە یا ئەکرەم الئەکرەمین آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين ويقول لقناه من الشيوخ بوري إخوة لمن قبل